بۆ قسەکردنی زیاتر لە سەرم پرسە بەڕێز دکتۆر عەلی قەرەداغی ئەمینداری گشتیەکێتی جیهانی زانایانی موسڵمان لە دەوحەی پایتەختی قەتەرەوە لەگەڵماندایە. دکتۆر سڵاوت لێبێت و ئەم کاتت باش. وەکو زانین پزیشکی ئەرکێکی و بەرپرسیارەتێکی قورسە لە ڕووی شەرعەوە. تا چەندە ڕێگە پێدراون لە دەرەوەی ئەرکی خۆیان کاری دیکە بکەن بۆ بەدەستێنانی داهات. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی زۆر سپاسی جەنابتان و قەناتی 24 دەکەین لەسەر ئەم دەرەفتەی بۆ ئێمە دروست کرد. زۆر سپاسانەکەی. دووهەم بەنسبەت قەزیەی دەرمان و ئەم شتانە پەیوەندی بە گیانی ئینسانەوە هەیە. ئەم گیانی ئینسانەش لای خوای گەورە زۆر عەزیز، چونکی جزئێک لە ڕوح کە خوای گەورە لە ڕوحی خۆی داوێتی بئینسان، فإذا سويته ونفخت فيه من روحي. ئەم ئینسانە لای خوای گەورە زۆر عەزیز. جا لەبەر ئەبێ بۆ ماڵ و پارەی دنیا هیچ شەکلێک دروست نییە کە ئینسان تەزحێ بدات بە تەندروستی مسلمانێک یا حتا نامسلمان. فەرقێکی نییە لە بینی مسلمان و نامسلمان. هەر ئینسان و صلى الله عليه وسلم فرمي ليست نفسا ما دام نفس بو واجبه حمايتي بك. بالمناسبة بين مقاصد الشريعة براستي أقريت مسألة تندرستي وصحة. أما عقلي كان بيوندي هي صحتي بدن جزء أساسية لمقاصد الشريعة. جالو فيش حتى الإسلام إذا فيش إسلامي لزماني فكان سوني كان سوني بزيش الإسلامي شاء علماء مسلمين دوري قرني شو سوني كيدانا ناوي أبي كأيش هو وكبيرش شرف بلى جالبر أوا يعني يستكاد كصيدلي يعني بزيش هذا زور لو مسألة بيت شكلك هاري يعني اقتصادي تناو أم مسألة أو أتواني كوي ورقري باري أو أم أبيت برتيلو نك برتيل أبيت أشتكي وكو جنابتان لا تقيدكتان فرموتان أبيت دوق ناحي كان رشوة برتيل ناحي كان زرر كيانا بشخص كيتر ناحي سيهم خيانتي أمانته. ففي شريعة دور وبزيش شركات كان هميان تمنوا وكيل عليها جال برو درستي في شكلك خيانتي لبك. بله دكتور ئێستا قسەکەوێ دەڵێن ساڵانێکی زۆرە لە هەرێمی کوردستان ئەم پرسە و بەرتیلدان لەلایەن کۆمپانیەکانی دەرمان بە دەرمانخانەکان و پزیشکان هەیە بۆ ساکردنەوەی دەرمانەکانیان. دەڵێن بۆ لەم کاتە ئەم فتوایە درا بۆ زووتر نەدرا. دەستت خۆش بێ. وەڵا ئێمە لە واقعاکە هاتینەوە پێش 3 مانگ پێش ئێستاکێ بۆ کوردستان دانیشتین لەگەڵ کۆمەڵێک لە دکتۆرەکان وەکو بڵێ یعنی تقریبا کۆنفرانسێکی بچووکمان کرد لەگەڵیانە. وتم چی مشکلەتان هەیە باسی کەن. ئەوانیش تقریبا نزیکی 22 پرسیاریان ئامادە کرد. طبعا من ئەو کاتەیە وەقت نەبوو کەوا بە تەفسیل گەڕامەوە بۆ قەتەر. دوایی وەڵامم دانەوە بە وەڵامەکان زۆر بە واضحی بۆ هەر 22 وەڵامەکەی کە ڕەنگە لای جەنابشتان هەبێ و جەنابتان قست بەشێک لەو وەڵامانە باستان کردەوە. هۆکە ئەوە بۆ کە پرسیاریان نەکردووە لە ئێمە. ئەگەر خۆش دەزانی ئەم شتانەیە ئەگە پرسیار نەکرێ جاری وهەیە ئینسان لەبەر مەشاکل و مەشاغیلی سیاسی و اجتماعی و مەشاکل ئینسان جاری وهەیە ئینسان ڕێی ناکەوێتە کە باسی بکات. ئێنا خۆی شتەکە شەرعەن و نەبێ شتەکە لێ حکومەت وەڕابێت. ئەمە خیانەتە، ئەمە بەرتیلە، ئەمە دەرمانی خراپە، ئەمە ئیتیفاق و ئەو برایانە بەڕاستەکەی من زۆرم پێ ناخۆش دەستان خۆش بێت کە ئەو هەموو خەڵکەتان بۆ کردووە کە وەکو شتەکە بۆتە ظاهیرەیەک نەک مەسئلەیەکی فەردی بێت. هەرچیەک جەنابتان لەگەڵیانە دانیشتن مەندووبەکان و مەراسم هەموو شەکوانەکە جا من داوا ئەەکەم لە فتواکە لە حکومەتی هەرێمی کوردستان فعلا ئاگاداری ئەمە بێت شەرعەن حکومەتیش پێ بستراوە ئەم کارەیە بکە
جۆرێک یارمەتی دەربین بۆ کردن بە ناحەی شەرعی وەکلێن ئێمە حاضر و ئامادەین. بەڵێ دکتۆر پرسیارێکی دیکە بە هیوام بە ڕەخنەیەک لێم وەرنەگری لە خۆت جەنابتان لە پێگەیشی گەورەی ئاینیان نەحەق نەحەدیەوەم نیە ڕەخنەسان لێ بگرن بەڵام ئێستا لە هەرێمی کوردستاندا لیژنەی فتوا هەیە بۆ گفتوگۆتان لەگەڵ لیژنەی فتوا کرد ئێوە یاخود نا لەسەر فتوادان لەسەر ئەمەی کە ئەمە حرامە یاخود حەڵاڵە؟ دەستت خۆش من پەیوەندیمان هەیە ئێمە لەگەڵ لەژنەی فتوا و لەگەڵ سەرۆکی یەکێتی موسڵمانانی کوردستان بەڵام وەکو معلومی جەنابتان بەپی تەخەسوس هەرچەند من يعني اقتصاد تخصصي زیاتر هەیە بەڵام لە عینی کاتیشە من زیاتر لە ندوەی پزیشکی و فقهی بەشداریم کردووە کە تقریبا لە کوێیت و سعودیە و لە شوێنەکانی ترشای گیراوە کتێبێکی گەورەم کردووە کە پێوەترێ فقه القضايا الطبية المعاصرة لەبەر ئەو خبرە زۆرەی تقریبا زیاتر لە 30 ساڵ لەگەڵ ئەمەشا کە ئابووری سوستی منە ئەو تەجاریبانەی کەمان کردوێتەوە و ئەزانم ڕەنگە من زۆرتر بێ لەو بارەت لەسەر ئەو برا خۆشەویستانەمان کە هەموو کوڕی ئێمەوان و برای ئێمەوان بێگومان ئەوان ما ئەزانیان خۆیان پرسیار لە ئێمە ئەکەن ئەمە حتا مەجمەعی فقهی عێراقی کە چەند مەجمەعێکی قەدرە لە تۆ شتا پرسیار بە ئێمەکە و دوایەوە ئینجا فتواتاندا ئەن. بەڵێ دکتۆر ئەگەر لە نێو قسەکانتە ئاماژەت پێ نەدا بێ پرسێکی دیکە هەیە کە هاوڵاتیان لێی نیگەرانن دەڵێ دەچمە لای دکتۆرێک پێم ئەڵێ ئەبێ بچیتە فڵانە سەیدەلی دەرمانەکەت بکڕی ئەگەر لەوێ نەیکڕی دواتر کە گەڕێی تۆ سەیری دەرمانەکەت دەکات ئامادە نیە لێت قبوڵکە یان ئەڵێ دەبێ بچی لە فڵانە شوێن سۆنار بکەیت لە فڵانە شوێن فەحەس بکەیت ئەم شوێن دیاریکردنەش هەرە چێتە بابی حرامیەوە؟ ئەو شوێن دیاریکردنە دوو جۆری هەیە جۆرێکی ئەوەیە کە لە پێشە شەراکەتێکیان هەیە و پەیوەندی و عەقد و ئیتیفاقێکیان هەیە ئەوە بێگومان ئەکشێتەوە سەر ئەوەی کە باسمان کرد کە ئەمە بەرتیلە و ڕیشوەتە و خیانەتە و حرامە و زەرەرە إلى آخره. ئەگەر حتا پەیوەندی شتیشان نەبێت بۆ دکتۆر شەرعەن دروست نییە فەرقکە لە بینی شوێنێک و شوێنێکی ترە وەکو ئەو برایی کە جەنابتان ئەو برانی خۆشەویستمان قسەیان لەگەڵاکەوتی بەشک و من لە ئەچمە سەیدەلێکی تر بە هەرزانتر پێم جا لەبەرەوە ئەوەش دروست نییە ئەگەر پەیوەندی پێشەوە هەبێت شتێکی وەرگرتبەوە هەر زۆر حرام ئەگەر حتا پەیوەندیشی نەبێ بڵێن لەبەر برایەتی لەبەر سەداقەت دروست نییە چون ئەو ئەتەمەنە لەسەر هەمووی دروست نییە کە شوێنێک تەفزیل داد لەسەر شوێنێکی تر ئیلا وەختێک کە بڵێن وەڵا سەیدەلێکی باش هەیە و سەیدەلێکی خراپ هەیە ئەو کاتەڵێ وەڵای کاکە ئەم سەیدەلێتە باشە بچۆ بۆی ئەم سەیدەلاتیانە دەرمانی خراپیان هەیە مەشب ئەم حاڵەتا دروستە ئەمیش ئەگەر لە پێشە ئیتفاقیت پشتی نەبێ لە پێشەوە پارەی بەڵێ دکتۆر جیاواز لە پرسی دەرمان پرسێکی دیکە هەیە پێم خۆش ئاڕاستەی بەڕێستانی بکەم بۆ دڵنیایی هاوڵاتیان ئەوانەی دانەوێ و کارە بکەن لە ڕووی حرامی و حەڵاڵیەوە ئێستا پرسێکەیە لەبارەی وەرگرتنی قەرز لە حکومەتی عێراقی بە بەهای 150 ملیۆن دینار هەندێک دەڵێن ڕیبایە ئەوەی دەخرێتە سەری هەندێک دەڵێن حەڵاڵە حرامە ئەم پرسە چۆنە حەڵاڵە یاخود حرامە بۆ بابەتی عەقاریە هاوڵاتی ئەتوانێ ئەمە وەربگرێ؟ ئێمە بۆ ئەم کارەیە مەجلیسی مەجمەعی فقهی ئیسلامی خواجەزیان باتەوە داوایان کرد لە ئێمە نەدوەیەکمان ساز کرد دەوری 3 سەعات ممثلی بەنکی مرکزی حاضر بوو وتمان بۆی کەوا شتەکە واضح بێت داوام کرد هەمویان حاضر بوون لە نەتیجەدا گەیشتینە ئەو پلەیە کە بەنکی مرکزی تقریبا بۆ ماوەی 20 ساڵەوە ئەزانم ئەو قەرزە ئەدا و پارەیەکی تقریبا 5% تەخسیسی کردو 1% بۆ 20 ساڵ بۆ خۆی دانا و هەر شتێکی ڕەمزیە هەر زۆر کەمترە لە تقریبا ئەتوانم بڵێم هەر مجەڕەدی ڕەمزیە چواری داناوە بۆ 20 ساڵ کە ئەویش کەمترە لە پوین تقریبا 16 لە 1000 نەک لە 100 ئەمەش بۆ نەتیجەکە گەیشتین بەم شەکڵی کە بەنکی مرکزی داوێتی شەبێت ئەم بێگومان حەڵاڵە یەکەمیان کە بەنکی مرکزیەوە شتێکی زۆر زیە بۆ جیهەتی دووهەم پەیدا ئەوە تەکلیفمان کردووە کە ئەم
پەیوەندی لە بینی ئەم شەریکە و بنک لە بینی شخصەکە پەیوەندەکە قەرز نییە تاوەکو ئەمە بشێتە پاییز ئەمە پەیوەندی وەکوڵی وەکالەت ینی ڕسومات و مولەیەکە هیچ مشکلێکی تیانە باختصار ئینشاءڵڵا ئەو قەرزەیە دروستە ئەگەر بەو شکلێک پاسمان کرد ئەگەر ئەوەی کە وایەکی مفەسەڵمان لەسەر بەڵێ بەڕێز دکتۆر عەلی قەرەداغی ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان لە داوحەی پایتەختی قەتەرەوە لەگەڵماندا بووی. سوپاس بۆ بەشداریتان و سوپاس بۆ ڕوونکردنەوەکانتان دکتۆر. سپاس.